تەنازڵم بۆی دەکرد ئەو کات پێم دەوت تۆ یەکەمی ئێستا بمرم زۆر پێم خۆشە ناترسم بە بێملەتی دەمرم بەند بێژ دەبی شاعیر بی حەزم لێیە هەموو ڕۆژێ لەگەڵ ئەو قسەم لە سەفرە ڕابیشی من نەبوو ئەوم لە دەستدا کاک بەداخەوە فاخر هەریری میوانی ئەم جارەی نۆ کۆمنتە هەنێنی هێنی باز دەکات کە بۆ یەکەم جارە لە زاری دێتە دەرەوە حەزمانە کرد هەموو پرۆگرامەکە بە پێکەنین بڕوات بەڵام بەداخەوە هەنێ یادگاری تاڵ فرمێسکی لە چاوی هێنایە خوار بەخێر بێ کاک فاخر سپاس بەڕێزی نۆ پرسیارمان هەیە پرسیاری خەڵکن ئێمە پرسیارەکان لە تۆکەین و تۆش وەڵاممان بەرەوە سەرچاو لەگەڵ ئیسماعیل سەردەشتی دانیشتنێکتان هەیە وە بزانم لە ڕانیە بەڵێ ماوەیەکی زۆر بەسەرەوە دانیشتنە تێپەڕی و ڕەحمەتی ڕۆحی شاد بێت هەزار ڕەحمەت لە گۆڕ بۆچی هەتا ئێستا باس دەکرێتەوە تا ئێستا باز دەکرێت و هەزار ڕەحمەت لە گۆڕی نەماوە ئیدی دانیشتنەکەش پڕ جمهور بوو پڕ منافەسەشی تێدا بوو پێکەوە دانیشتین بە برایانە دانیشتین و دوایە شتێک لە بینمان ڕوویدا و کەسمان لە کەسی قبول نەکردو بەس ئەمن ئێستا ئەو مردووە چوویتە ڕێگای خۆ هەمووان ئەو ڕێگای دەگرین ئەگەر بمزانی باوها زوو دەمرێ من تەنازڵم بۆی دەکرد ئەو کات پێم دەوت تۆ یەکەمی بەڵام ئەگەر مابانە بەڵام بمزانی بە ئەوها بەجێمان دێڵ پێم دەگوت تو یەکەمی با دڵم مرتاح بوو باە لە بۆ ئێمە لە کاتی هونەرە کەس احترافە کەس ناکە خۆتە زانی هەر کەسە بۆ خۆیتی هەر کەسە دەرێ منم بەڵام مردنیش زوو لێکمان جدا دەکاتەوە ینی بەڕاستی پێم ناخۆش بوو بریا با مابا بوو ماڵ و منداڵی خۆی تەمەن درێژی بۆ تۆ ئیشاڵڵا سەلامت تۆ زۆر زوو دەست بە گۆرانی ڕاب کرد ڕاب ئیشی من نەبوو میژویستم ئەو بڵم بۆچی بەردەوام نەبوویت بەردەوام نەبوو من ئەو کاتەی لە بەند گوتن لە قیمەی شوهرەدا بوو کە ڕاپێکم تەزی کرد بۆ ئەوی کە بزانێ ئەمەش ئەو شتانە دەزانین یعنی نەکبرێت وڵای یعنی زۆر زیاد دەگوتن هونەرمەندی بەند بێژ نا من عاتفیم دەست پێ کرد لە عاتفی دەستم پێ کرد و ڕاپیشم دەزانی و گۆرانی بەندیشم دەزانی بەس با یەک شت ڕوونکردنەوە لەسەر دەمەوە لەو ئێستا کاری منی ڕوونکردەوە لەسەر دەم چکە وازم هێناوە بەڵام ئەوەی کە بەند بێژە زۆر بە قووەتر لە گۆرانی بێژێکی ئەکادمی چێ دەرێوە نییە بابێ بم بم بڵێ بەند بێژی چاکان نەک بەند بێژەوەی کە دەنووسێ و شعر لێکەدا و ئەچی ئەڵێ ئەو بەند بێژانە ئەڵێم کاتی کە تۆ قسەیەکت هەیە گۆرانیەک ئەڵەی جوابت ئەداتەوە دروستی ئەکا یعنی هەرچی بێ یەکسەر دروستی ئەکاش بەند بێژ دەبی شاعیر بی ئەو زەبەند بڵێ نەک بەندی خەڵک بڵێتەوە یان شتێکی بۆ بنووسن بڵێتەوە زمانی مە بە دەفتەر هەنەبوو لە پێشمان کە گۆرانی ماوە یەکسەر دروست دەکرد ئیسماعیل سەردەشتیش با پێ دڵم یەکێک بوو لە باشترین هەرە بەند بێژەکانی کوردستان و هەر چار پارچەی دروست نابتەوەکو ئەو ڕێشم بۆ هەیە بریا بە مابا بوو ماڵ و منداڵی خۆزگە دەخوازم خۆزگەم دەخوازانی مابە پرسیارێکی تر ساڵێک کاندید بوویت بەڵێ لەسەر پۆستەرەکان نووسرا بوو چاومانە فاخر هەریری ئەمە چۆن بوو و لەو هەڵبژاردنە چەند دەنگت بەدەستێنە من سەحبم کردەوە لەو هەڵبژاردن نەنووسرا بوو چاومانە فاخر هەریری من وتم چاومانن بە خەڵکەکە نووسرا بوو چاومانن بە خەڵکەکەم وت من نێردراوی لیستی کوردستانی هەبوو وەختی هەموو کورد پارتی و یەکێتی و هەموو حزبەکان پێکەوە من یان نارد بۆ بەغا بە کوردی خۆمان هەولێری بۆ بەغدا گوتیان خۆت هەڵبژێرنەوە دەستی عەرەب کەویتە ناو کوردستان ئەیانەی خۆیان هەڵبژێرن ئەوانیش داوای تۆیان کردێت تۆ دەبی بچی کاکە وتم وەڵڵە هەیە من حەز ناکەم ئیشی من نییە وتیان تو بڕۆ ئەمە بەرنامەت بۆ داین هەوو لیستی کوردستانی ئەمنیان نارد وەزیری داخلی ناوی جەواد پۆڵۆنی بوو سەرۆکی حزبەکە بوو ئەو کات وەزیری داخلی بوو یعنی هەموو شتێک بوو منی مڕەشح کرد بۆ پەرلەمانی کوردستان ئەلێرە دەیانویست دەستی عەرەب بێتە ناو پەرلەمانی مەش لێرەش کورسی بینن وتیان خۆت هەڵبژێنش باش خۆم مڕەشح کرد و دەنگەکی باشم دەینا لە هەموو ئەوکان بەڵام ئیشی من نەبوو کاتێکە خەڵک زانیان دەنگەکی باش دەین یەکسەر لیستی کوردستانی وتیان ئەوەندە ئیشەوان بەتوو بوو ئێستا بڕۆ سەحبکەوە لە ئەوەی ئەوان بزانن هیچ قوتەچیان نەبی داخلی پەرلەمانی عێراق بن کە من چوم سەحبم کردەوتم کاکە گیان ئەوەی ئەمن خۆم هەڵبژاردی ئەوانە هەڵەنە پەیوەندی بە کوردوە نیە دەنگ بدەن بە لیستی کوردستانی و بە هەموو ئەوانە ئێستاکە حکومەکەن ئەوانی لە کوردستان یعنی بەبێ فەرق و جودایی اینجا حزبەکە فەشەلی هێناوەی لە بەغدا نەیتوانی داخلی پەرلەمانی عێراق ئەوە چاکەک بوو کردم لەگەڵ هەموو بەرپرسەکانی کورد با باش بزانم باش ئەڵێن ماوەیەک زیندانی بوویت ئەوە ڕاستە
چۆن؟ زیندانی بووم وەکو هەر کەسێک کە هەڵە دەکات لەو مشتەمە باش زیندانی بووم و ماوەک باش نەبووم و ماوەک برادری خراپم هەبوو ماوەک لەگە خەڵکەی خراپ بووم و بەڵام ئێستا فاخیر هەریریمە بەناو ئاچیتکە بە ڕەنگەشکە بە ڕۆژکە دواتر پرسیاری ئەوەشمانە بێ خۆت ناوت فاخیرە کوڕەکەشت ناوی فاخیرە وەسێتت کردووە کوڕەکەت ناو بنێن فاخیر قەیچێکە باشتەی جیاواز بێسێ نابێ ماڵی فاخیرەکان بە هەر بۆی کە شتێکی جیاواز بەبیرت لەوە کردوێتەوە؟ نار ئێستاکە من ئێستاکە شتێکم بەسەر بێ دنیا قەزا بقەدرە و کوڕەکەم لە جێمە ئاینەن فاخیرە وش فاخیرە هەریریە لاقەوەکەی ئیدی هەرە وایە گۆرانی بێژ ئەو کاتە منەوە فکرەمە بە گۆرانی بێژ تەمەنی کورتە وتم بازاری یەکەشی لە جێ خۆمدا مێن کوڕی خۆمە بە زۆری گۆرانی بێژەکانمانی هەمووی بە چۆزعک دەڕۆن یان لەوانەیە لەگە ڕێزم ئەمن دەستم داوەتە کاسبی خۆم جیاوازم یان بە وەزعکی عادیسە و ڕووداوت دەڕۆن یان هەن بە هەژاری و هەم فەقیری دەڕۆن تەمەنیان درێژ نابی زۆربەی گۆرانی بێژ و ئەکتەرەکان بەداخەوە لەو وڵاتەی ها لە وڵاتەکانی دینا خەڵک زۆر کاریگەر بوون بە کۆچی دوای کوڕەکەت بە تایبەتی و دیمەنەی کە خۆت تەرمەکەی الحەمدوللا لەخوای بەزیادی ئەو ڕووداوە چی بۆ تۆ بەجێهێشت؟ ئەو ڕووداوە ئەمە دەبی هەمومان شکر بینێت و دیمەنە کردیتێ خەڵک تەسیر بۆ لە دەستدانی کوڕەکەمە من بەخێوم کردێت زەرجی منە لە دەستی دەدەم خوا دایتێ من خوا دەیباتەوە بەڵام من زۆر لەوە گەورەترم دیتوە کە ئەو شتە تەسیرم لێ نەکە من لە یەک ساڵی خەبەریان بۆ هێنام وتیان بابەت ئەمری خوای کرد لە زیندان بووم هەر لە زیندان بووم 5 مانگی بەسەردا نەچوو ئەو برایە کە بە خۆم دەچوو شەبیهی خۆم بوو یەک نسخە بووین ئەوم لە دەستدا کاک بەداخەوە کە زۆرم خۆشەویست دوایە کە هاتمە دەرەوە داکم لە دەستدا کچەکەم لە ناولانک دوو پشک پێوەدا لە دەستمدا ئەو کوڕەشم لە دەستدا 5 لە ماوەی کەم هەردەن خوا زۆر شکر چ دەکرێ هیچ شتێک ناکرێ کە هیچ شتێک کەس هیچ بەگریان هاتەوە هیچ کەس بەگریان نهاتەوە کەس بە لە خۆدان نهاتەوە باشترین شت لەو دنیای بڵێ ئەڵڵا خوایە زۆر شکرم بە هەموو شتەکانت زیاتر نا لە دوای ئەو ڕووداوە زۆرترین کات لەگەڵ کچەکەت دەرەکەویت پێی دەچێت هەموو سۆزەکەت دابێ بە ئەو بەڵێ لە هەموو کەسێک خۆشەویستە لام ئەویش وەکو ئەوە زمانی نییە ئەوانە دەبی زۆر ئاگایەت لێیان بی ئێستا من لەوانەیە پێم بڕوانەکەی لە ژیانم حەزم لە سەفرە و دەرەوە نییە هەر خەریک کار بوویمانی یان خەریک ئیش خۆممە ئێستاوانیم ئێستا حەزم لێ چکە دڵی خۆشە و وی بەمە دەرێ و جەوەکەی گۆڕ حەزم لێیە هەموو ڕۆژێ لەگەڵ ئەو کچەم لە سەفرە بوو هەم 24 ساعت حەزم لێ لە باوەشم بی زۆرم خۆشەوێ هەر کاتەچی بە هەموو قەدەرەکانی خوش ڕازیمە دیارە ئەمن جیاوازم خوا ئەگەر خۆشی نەوێ یان ئەگەر لێت ڕانە بینی بەوانە تاقیت ناکات ئەو ئامانەتت ناداتێ ئەو دیاریانت ناداتێ دەبی زۆر گەوربی خوا تاقیت بکاتەوە ئەمن بە هەموو تاقیکردنەوەکانی خوای گەورە زۆر شکر هەر بەسەر ئەو تاقیکردنەوەیە لە چاوپێکەوتنێکەیە لە جێگەیەک ئەڵێ کەسەکانتان زۆر خۆش نەوێت چونکە ڕەنگە خوا بەوە تاقیتان بکاتەوە ڕاستە ئەمن وە هەم بەسەهاتە تەرکیزمە کە سەر خۆشەویستەکانت یعنی بەسەرم هاتیە هیوادارم هیچ کەسێکیش تەرکیز نەکاتە سەر کەسێک یعنی لە ماڵی خوا بە خۆشەویستەکان تاقیت دەکاتەوە دایمەن بزانە ئەتوو باە چەندی بزانە چەند تەعاملت هەیە دایمەن دەبین ئەتوو لە ماڵێ چار خوشکت هەیە چار برات هەیە ئەتوو لەو چارانە یەکەچیان زۆر خۆش دەوێت یان یەکەچیان فەرقی هەیە تام و چێژی خۆشەویستی ئەو خوشکەتیان ئەو برایەت لەگە ئەوانی فەرقی هەیە بەدەستە نییە لەوانەیە زۆر شتەکانتان شاراوە نەبی لە یەکدی زیاتر تێکەڵاون فەرقیە خوا بەوەی تاقیت دەکاتەوە ئەو دەڵم کەست خۆش نەوێ دایمەن هەموو تو چیە خۆش بێ احتیاجی بەس سۆزی خۆت مەدە سەر یەک کەس دەنا خوای گەورە دایمەن بەوان تا بە خۆشەویستەکان تاقیت دەکاتەوە قەدیمی شووە بۆ هەروتراوە باش خوا خۆشەویستان بۆ بێڵێ ئیشەڵڵا هەموو لایەک ئینشاڵڵا ئامین باش ماوەیەک دانیشتنەکانت بەس تەنها بۆ خانمان بوو بۆ ژنان بوو ئەوە چۆن بوو گەنج بووین و کلیپ بوو دادەنیشتن و ئێستا پەشیمانم لەوەی وەلەو شتی غەڵەتم نەکردێت زۆر بە سەربەرزی دانیشتمە کچیش ئافرەتیش نوێی کۆمەلگا دانیشتم پێکەوە چەپڵە لێدراوە و گۆرانی ماوتووە و بۆ خۆش وەکو ئەوەی
نەک بچی کلیپێ بکەی دەست لە ملیەکێ بکەی و یان ئەوها بکەی وشتی زۆر نەشیاو دەکەی لە کلیپەکان ئەمە ئەوەشمان نەکردوە دانیشتنێکی کوردەواری بەزلی کوردی ئافرەت دانیشتووە گۆرانی ماوەتووە گۆرانی کوردەواری زیاترە کۆتا پرسیارت لە یەکەم بەڵێ ئەڵێ گۆرانیەکانم لە دوای 10 ساڵا بن بە ترێند بینی ویشمانە بەڵێ ئەمە چۆن خەڵک حەزی لێیە ئەو شتانی من وەختی خۆی دەموت گۆرانەکانم کە دەوت ئەنەک شت هەیە ئێستا وا ڕوودەدا باسی زۆر شتم کردی ئەو وەختی هەربوونی نەبوو ئێستا وا ڕوودەدا شتەکان دێتە ڕاست ئێستا شتەکان دروست دەبی ئەوەیە مەسەلە ترێندی دوای قسەچی دەکەم لە سۆشیال میدیای دەبتە ترێند یان عەرەکەچی دەکەم دەبتە ترێند ئێستا تەماشاکە بڕۆ تەماشای تیکتۆکی بکەنە عەرەکەم کردووە یان شتم کردووە ئێستا هەموو ترێندە هەموو خەڵک دەکاتەوە لەبەرەوە چیە خۆشەویستی خەڵک زۆر مهمە ئینسان خۆشەویستی خەڵک بی خۆشەویستی خەڵکیش بەدەستە خۆتە من ئێستا ئەو هەموو فەرحەم کردەوە هەموو مەطعەمەم کردەوە ئەو خەڵکە زۆرم لەکنە ئێستاکە لە جێشکەش لە مقابلە چوتومە ئێستا بمرم زۆر پێم خۆشە ناترسم بە بێملەتی دەمرم بە پێکەنینەوە دەمرم بە سەربەرزی دەمرم ناترسم لەو لای دەزانم کو وەردەگیرێم دەزانی کۆ لە قسەکەم دەگەی پێشتێ دەترسام شتێکم لێبێ لە بۆی هەمەلی باشم کەم بوو دەترسام لێ پێچینۆم لەگە دەکراو دەمزانی یەکێک لە پرسیارەکانی منیش ئەوە بوو کاک فاخر بوورە پێشتر ئەمە ڕاستیەکە خەڵک زۆر خۆشی ناویستی بەڵام ئێستا خۆشەویستی خەڵکی خەتای خۆم بۆ هەر کەسە لە دەست خۆیت پێشتر خۆم وام نەخۆم کرد بوو خەڵک ڕچیەمەوە زدی لەگە خەڵک نەبووم لەگەر جیهان کار بەدەست و لەگە زۆر کەسی بووم کە میلەت زەرەری لێ کردی و لەگە زۆر کەسی بووم کە خەڵک خۆشی ناوێ ئێستانە لەگە خەڵکم و زدی ئەو کەسانم کەوا دژی میلەتن ئێستا فەرقم هەیە خەڵک بێمنەتیشم و هەر بە بێمنەتی ژیاوم و ئیشم بە هیچ کەسەکی نییە ئەم وەرە تەماشاکە تا ئێستا ئەو هەموو مەطعەمە و ئەو هەموو شتم کردەوە 700 کارمەندی کوردم لەکنە قەت داوام کردیە بەرپرسێکی کورد بێ دەستخۆشیم لێ بکە لۆ دەستخۆشیم لێ بکەن ئەم لۆ خوای دەکەم و خوا بازاڕی دایمە و هەر کەسێکی خوا بازاڕیشدا بە هیچ کەسێکی ناکەوی ئەوەش ئێستا کە فاخر هەریرێکیکەمە و شانازی دەکەم کە ئێستا بشمرم بە پێکەنینەوە دەمرم بە سەربەرزیەوە دەمرم دەزام لە دنیاەکەیت کەش ئینشەڵڵا هەر لە ساخۆتە من درێژبی زۆر زۆر سوپاس ماندوومان کردی کاک هەر پرسیارێکی دەشکەی بێمنەت بی کە مەرێ وەڵا پرسیار سنوورم سنوور لۆ هیچ کەسێکی دانانم پرسیارەکەم لێ بکات چ دەڵێن پرسیارەکانی کە ماڵەگریم و باکستەیج ئەنگۆ بەڕێزم فاخر هەریری وەڵامی کۆمنتەکانی ئێوەی دایەوە تا میوانێکی تر و نۆ کۆمنتی تر ئاسوودە بن.